ساڵانە لە مانگی 5ەوە تا مانگی 9 شتێک هەیە پێی دەڵێن پشووی هاوین. ئەگەر لێکی بدەیتەوە بە نزیکەی 4 مانگە کات. 4 مانگ مەبلەغێکی کەم نییە ئەگەر حکوومەت و دایک و باوک و وەزارەت بەرنامە و پرۆگرامێکی بۆ دانەنێ. 4 مانگ ئەکاتە 1 لەسەر 3 تەمەنی قوتابی. واتە کچێکی تۆ ئەگەر تا 20 ساڵ شوو دەکات یان کوڕێک تا 20 ئەوەنە ساڵ ژن دەهێنێت بە نزیکەی 4 ساڵ 5 ساڵی ناوی و پشووی هاوین بووە. ئایا وەزارەت، پەروەردە، بەڕێوەبەر، توێژەر، مامۆستا، دایک و باوک پلانێکی هەیە بۆ ئەمە جگەل لە خەوتن و بۆ خۆی لە ماڵۆمانەوە؟ ئایا پلانێکی ترمان هەیە؟ بابەت زمانێکی تر بڵێن دکتۆر وەکو ئێمەی کورد زۆر پلانمان نییە. ئایا لە دەروەی وڵات دەرباری ئەم بابەتە چی باسە کرێ و چیت بۆ هێناوین؟ کتێب هەیە لە بواری پەروەردەیە باسی ئەمە بکە؟ بەڵێ. کەس هەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ئاستی پرۆفیسۆر و دکتۆر و مامۆستای زانکۆکان و توێژینەوە؟ بەڵێ. هۆڵیدەی یاخود عوتڵا یاخود پشوو یەکێکە لەو شتانەی کە زۆر گرنگ و مهمە بۆ قوتابی و بۆ فێرخواست. لە هەندێک لە سەرچاوەکانە خوێندومەتەوە دەڵێ ساڵەکە چەند گرنگە پشووەکە ئەوەندەی تریش گرنگە. ئەوە پشووەکەیە دەتوانێت ببێ بە هۆکارێک بوو ئەوەی کە من بە درێژایی ساڵ چیم پێوتەوە لە پشووەکە هەزمی بکاو اینجا ساڵێکی تر دیسان دەست پێ بکەینەوە. نەک بە عەکسەوە ئێوە شایەتیم بۆ بدەن ئەوەی بە ساڵەکە وتومانە لە 15ی 4ەوە یان لە 1ی 5ەوە تیکتۆک گیان خۆش بێ و فەیسبوک خۆش بێ و زۆر جا مناڵم پۆپتەڕەماش خۆش بێت هەمووی زەربی 0 بکا و 15ی 9 دیتەوە قوتبەدینێکی بۆ هێناوی ئاو لێڵ ناکە یەک مەکتەب بەدەستێەوە ڕەزالەتێتی هەرایەکە لەم سەر بوو ئەو سەر ڕاکە سەرچۆپی و تەرتیبات ئەگرێ و هێشتا هیچیش نەبووە. اینجا مامۆستا ئەبێت تا مانگی 11 و 12 تۆزێ ڕێکێکاتەوە هەتا مانگی نەورۆز بوو کۆڵە تۆزی هێنێتە تایم دیسان ساڵانە فلیمەکاکە و زۆریشمان هەیە بەداخەوە 15ی 9 لە قوتابخانەکانی خۆم 15ی 9 کە دایک دایە دەسم وەکو پارەکە نەبوو ئاڵوودەی مۆبایل و ئەنتەرنێت بوو تازە کار لە کار ترازا بوو. ئاڵوودەی کچێک بوو یان کوڕێ بوو تازە کار لە کار ترازا بوو. نەخێر بەعەکسەوە 1ی 5 دام پێی کوڕێک بوو عیارە 24 بەڵام 15ی 9 کوڕێکی بۆ من هێنایەوە ئەهلی مۆبایل ئەهلی ئایپاد دایک و باوکی بەلایە ئایپادەکەی بەلایە. منی بەختیار چۆن بتوانم چارەسەری کەم چۆن بتوانم بە قوتی کەم چۆن بتوانم بەهێزی کەم بە تایبەتی ئەگەر ئەم مناڵە وەکو ئاڵوودەبوون چۆن مەسەن دەڵێن دایک و باوک ئامان وریا بە مناڵ ئاڵوودەی جگەرە و نێرگەلە نەبێ ئەگەر نا دوایی چاوسورکردنەوەی ئیسفادەی نییە بە لەقەلی دەیسفادەی نییە لای تۆ نایخوا لە بازاڕی خۆ لە بازار نایخوا چێت لە ناو مزگەوتەکەی خوا لە ناو مزگەوتەکە نایخوات ئەچێتە لە سەربان و ئەیخوا و دوای چی لێ دەکەی کاکە هەر هیچ نەبێ لای من و تۆ نایخوا شووی کردیان ژن هێنا لەوێ دەیخوات و خۆی دەیکێشێ و بەداخەوە وەختە عجوبی کەس نازانێت کەواتە گرنگترین شت ئەوەیە کە کار لە کار نەترازێ.